یعنی چی شێرپەنجە؟ معنی نەخۆش شێرپەنجە ئەوەیە نەخۆش پەنجەتێ. هیچ بەنج ئافرین. ماردین نایف کچێکی تەمەن 9 ساڵانی خەڵکی قەزای خەباتی سەر بە پارێزگای هەولێرە. لە دوای ئەوەی بۆ ماوەی چەند ساڵێک دایک و باوکی هەستیان بە بەرزبوونەوەیە کرد لە لای ڕاستی ملی کچەکەیاندا. پاشان بڕیاریاندا کە سەردانی تاوەری تەندروستی سمارت بکەن. دوای ئەوەی کە زانیم کچەکەم تەمەنی 9 ساڵ بوو، بەرزبوونەوەیەک لە ملیەوە هەبوو. دوای ئەوەی هاتین سەردانی ئەو نەخۆشخانەمان کرد، لەوێ بەڕێز دکتۆر عەبدولواحید دیتی لەگەڵ تیمێکی فرەپسپۆر. شێرپەنجەی غودا یەکێکە لەو جۆرە شێرپەنجانەی کە لە نێوان منداڵاندا بە دەگمەن ڕوودەدات. بەپێی کۆمەڵێک لە سەرچاوەکان دەکرێت لە ناو 1 ملیۆن مناڵدا 1 بۆ 3 کەس تووشی ئەم جۆرە شێرپەنجەیە ببێت. ئێمە لە مناڵە گومانی گری غودە بە هیچ شێوەیەک ناکەین، بەڵام ئەگەر گرێ هەبوو ڕاستێکی تۆزێک لی ئەترسین حسابی بۆ ئەەکەین، چکە گرێ لە غودەیە کەمە. دیارەکە سۆنەرمان بۆ کرد، دەرکەوت کە گرێکەی جێگومانە و لە ملیشیا هەیە، فەحسمان بۆ نات بۆ زەرع، دەرچوو شێرپەنجەی غودەی هەیە و بڵاو بۆتەوە گەیشتۆتە لیمفە گرێکانی. یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی تاوەری تەندروستی سمارت بریتیە لە هەبوونی لێژنەی پزیشکی فرێڕەهەندی پسپۆڕی MDT سمارت، کە تێیدا کۆمەڵێک پسپۆڕی جیاواز هەڵدەستن بە بینینیەوە نەخۆشانەی کە پێویستیان بە زیاتر لە یەک پسپۆڕیە بۆ ئەوەی بڕیار بدەن لەسەر دەستنیشانکردنی نەخۆشیەکە و بەپێی ئەو دەستنیشانکردنە چارەسەرێکی گونجاوی بۆ هەڵبژێرن. دیارە کۆبوونەی دکتۆرەکان بۆ ئەم جۆرە دانیشتنە فەرەڕەهەندیە کە پێوتێ MDT بۆ ئەوەیە کە ئەو حاڵەتانی کە قورسن مناقەشە بکرێ. ئێمە هەفتانە هەموو چوارشەمەیەک تەنها وەکو تیمی خۆمان ئەمە سازەین، نەخۆشیەکانی مەمەک و نەخۆشیەکانی غۆدا ئەبینین، بەڵام زیاتر ئەمەی کە لەمەکۆ ئەبێتەوە دکتۆری جەراحە کە اختصاسەکەی تەنها غودە و مل و مەمکە، و دکتۆرەکانی تریشمان لە بوارەکانی سۆنەر و بوارەکانی ستۆپاتۆلۆژی و بوارەکانی عیلاجی کیمیایی و بوارەکانی تری باتنی و بوارەکانی تری مناڵان و لوتۆقڕگ و جۆ و دکتۆری شەویلگە و دەم و هەموو ئەمانە لە دانیشتەکە ئامادە بن و ئیسفادە لە ئاراکانیانەکەین، واتە بە تەنیا بڕیار لەسەر حاڵەتەکە نادرێت. دەمێ ئەوەی گرنگە ئاماژە پێ بکەم زیاتر لە 20 دکتۆری پسپۆڕ لەسەری دانیشتن کەوا بڕیارێکی دروستیان دەربارەی ئەو نەخۆشیی مناڵەکەی مندا. لە MDT سمارتدا بێجگە لەو پسپۆڕیانەی کە لەوێ بەشدارن، کۆمەڵێک پسپۆڕی تری جیاواز لە دەرەوەی سمارت بە شێوەی ئۆنلاین بەشدارن کە سوود لە بۆچوونی ئەوان وەردەگیرێت بۆ بڕیاردان لەسەر هەر جۆرە نەخۆشیێکی ئاڵۆز کە لەلایەن تیمەکەوە دەبیندرێت. خاڵێکی تر کە لە کۆبوونەوەکەیە ئاماژەی پێکرێ ئەوەیە کە ئێمە ئەلحەمدولیلا لە دەرەوەی سلێمانی دکتۆری ترمان لەگەڵایە کە دوورە دەستن ناتوان ئامادە بن، بەڵام هەموو پاوەرپۆینت و هەموو دۆکیمنتەکان ئەخرێتە بەردەستیان، هەموو راپۆرتەکان ئەبینن، هەموو سۆنەر و فاسەکان ئەبینن، جۆمان لە دەنگی یەکتریە، ئەوانیش جەنابیان ئەتوانن بەشداری بکەن و ڕێی خۆیانمان بنێ و ئیسفادە بکەن لە حاڵەتەکە. لە کۆتاییدا ماردین خان لەلایەن MDT سمارتەوە بڕیاری ئەوەی لەسەردرا کە بۆ لابردنی گرێکەی ملی پێویستە نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت. دوای ئەوەی کە دانیشتمان بۆ سازدا مناقەشەمان کرد، بڕیارماندا ئینشاءڵڵا غودەکانی بەلابەرین و دواتر گرێ لیمفاویەکانی بۆ پاکینەوە و دوای ئەوەی کە ئەمێنێ پێویستەکە حەپێ بخوا لە قەرەبووی غودەکەی تاوەکو ماوە و دواتر پێویستی بە عیلاجی شتی تر نابێکو کیمیایی و زەڕە و ئەمانە، بەس پێویستی بە وەرگرتنی یۆدی مشیع بێ کە دوای عەمەلیاتەکە وەریگرێ. عەمەلیاتەکەی بۆکەین شتێکی جوان، شتێکی تەجمیلی بە شێوەیەکیش بۆکەین کە شوێنەواری دیار نەبێت و کچە جوانەکەمان بە کەس نەزانێ عەمەلیاتیش کراوە. ئینشەڵڵا بێ بە دکتۆرێکی گەورە دوای ئەمەشی بیرەکەوێتەوە ئەڵێ لە سلێمانی ئاوایان بۆ کردم ئاوایان بۆ کردم. نەشتەرگەری بۆ ماردینی تەمەن 9 ساڵ بە سەرکەوتووی ئەنجام دراو، لە ئێستادا تەندروستی جێگیرە. وەسپاسی بێپیانی ئەو خەستخانەش دەکەم کەوا ئەگەنا دەبای من سەردانی دەروی وڵات وەکو وڵاتی هەندم بکرد بە ئەو چارەسەرەیە.